گۆرانێش دەمێگەنەوە دراو لە سەرداوای دکتۆر ڕاوە پێشکەش بە مولایە گوڵم بۆ ناردی بیدەی لە سەرەیە گوڵم بۆ ناردی بیدەی لە سەرەیە نەوەک بیبەخشی با برادەرەیە نەوەک بیبەخشی ئاسۆ با برادەرەیە ناز قسەی زادایە ماڵە سەر جادایە ناز قسەی زادایە ماڵە سەر جادایە بۆ تۆ شەڕیانە دوو خانەوادایە حەزم لێ ناکات چی بکەم ئەو حەرامزاد وبادي ونرمندي قوشي قادر مراسي أقولانية حنيرة شازانی من بەگەدایە دەکشێر بۆ مامەشفان دەرجیدە ماچەیدایە ئەی ناز قسەی زادایە ماڵە سەر جادایە ناز قسەی زادایە ماڵە سەر جادایە بۆ تۆ شەڕیانە دەیدەی دوو خانەوادایە ئەزمان لێ ناکا کوێر بم ئەو حەرامزادایە هەی دژی هەی لێوی شیرینە ئەڵێ هەڵوایە لێوی شیرینایە ئەڵێ هەڵوایە بۆ دکتۆر ڕەوایە ئەم ڕەوایە بەدینم دڵی دڵی جێگری میدیایە بەدینم دڵەن ڕەوان لە جێگری میدیایە ناز کسەی زادایە ماڵە سەر جادایە ناز کەسەی زادایە ماڵە سەر جادایە بۆ تۆ شەڕیان